وەک هەموو لایەک ئاگادارە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە چوارچێوەی پلانێکی نێودەوڵەتی لە 15/2/1999 لە کینیا دەستگیر کرا و ڕادەستی تورکیا کرایەوە. لەو کاتەدا سزای لە سێدارەدانی بەناحەق بەسەریدا سەپێنرا، بەڵام لەبەر ئەوەی گەلی کورد لە تەواوی جیهاندا ڕژانە سەر شەقامەکان و فشارێکی گەورەیان خستە سەر تورکیا، بەناچاری حکومەکەیان بۆ گۆڕی بۆ زیندانی هەتاهەتایی. هەر لەو کاتەوە تاکو ئێستا گەلی کورد و گەلانی ناوچەکەش زیندانیکردن و فشار و گۆشەگیری سەر ئۆجەلان بە ناڕەوا و دژ بە دیموکراسی دەبینن. ئێمەش پێمان وایە ئەو ماوەی کە دەنگی دەگەیشتە دەرەوە و پارێزەرەکانی دەیبینی توانی ڕۆڵێکی گرنگ و ڕاستەوخۆی هەبێت لە گەشەپێدانی پرۆسەی ئاشتی لە تورکیا و چارەسەرکردنی بەشێک لە گیر و گرفتەکانی ئەو وڵاتەدا. حکوومەتی تورکیا و خودی ئەردۆغان بۆ ئەوەی دۆزی کورد بە ئاشتیانە چارەسەر نەبێت و بەردەوام کێشە دروست بکات، گۆشەگیری خستۆتە سەر بەڕێز ئۆجەلان، چونکە دەزانێت ئەگەر ئۆجەلان گۆشەگیر نەکرێت ڕۆڵێکی گەورە دەبینێت لە چارەسەرکردنی کێشەکانی تورکیا و ناوچەکە، کە ئەمەش دژە لەگەڵ عەقڵیەتی فاشستانی ئەردۆغان و جێرەشێوەنیەکانی دەوڵەتانی هەژمونگەرای پاوانخوازی ناوچەکە. هەو نیشتمانیانی عازیز، لە 2020ەوە پارێزەرەکانی بەڕێز ئۆجەلان هیچ چاوپێکەوتنێکیان لەگەڵ بەڕێزیان ئەنجام نەدا و هەر جارە بیانوێکی بێبنەمایان بۆ دروست دەکرێت. لەو ماوەیە بەدواوە تەنها توانیوێتی یەکجار پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ کەسوکاری ئەنجام بدات. ئەمەش پێشێلێکی زەقی بنەما دیموکراسیەکان و خودی دەستوری تورکیایە. بەپێی یاسای خۆیان ئەبێت هەموو دوومانجارێک دەستەی چاودێری زیندانەکان ڕوونکردنەوە بدەن و راپۆرتی خۆیان پێشکەشی ڕایگشتی بکەن. هیچ مانای نییە کەسێکی وەک ئۆجەلان بە تەواوی لە دنیای دەرەوەدا ببڕێت. گەلۆ ڕێکخراوەکانی بەناو مافی مرۆڤ و دامودەستگاکان و CPT نازانن کە ئۆجەلان ڕێبەرێکی گەورەیە و گەلانی ناوچەکە پێی کاریگەرن و خاوەن ڕۆڵە. لەو دامودەستگایانە دەپرسین لەکوێی دنیادا ئەو جۆرە مامەڵانە دەکرێت. ئێمە وەک کۆمەڵێک پارێزەر لە باشووری کوردستاندا باوەڕمان وایە ئێستا بەڕێز ئۆجەلان بە تەواوی لە دنیای دەرەوەدا بڕێنراوە و ڕاگەاندنی بینرا و بیسترا و ڕۆژنامە گۆڤاری لێ قەدەغەکراوە و یاخود سانسۆری خراوەتە سەر، تاکە هیواش ئەو سەردانەی CPT بوو کە لە 20 بۆ 29 ئەیلولی 2022 ئەنجام درا، بەڵام ئەمانیش بێ هیچ راپۆرت و هەواڵێک ئیمراڵیان بەجێ هێشت و بەمەش گومانەکانیان زیاتر کرد و گەلی کوردیان زیاتر خستە دڵە ڕاوچێ، کە ئێمە پێمان وایە ئەم ڕەفتارانەی تورکیا شەڕێکی تایبەتە بەرامبەر گەلی کوردی دەکات و ناقانونیەکی گەورە دەکات. هەر بۆیە وەک کۆمەڵێک پارێزەری خۆبەخش لە باشووری کوردستاندا داواکارین لەم لایەنانەی خوارەوە ڕۆڵی خۆیان بجێڕن. یەکەم، داواکارین هەرچی زووە ڕێکخراوی CPT تایبەت بە ئەشکەنجە لەسەر زیندانیەکان بە راپۆرتێک ڕوونکردنەوە بدات لەسەر دۆخی بەڕێز ئۆجەلان و گۆشەگیری سەری نەهێڵن، چونکە ئەویش بەشێکە لە ئەشکەنجە. دووهەم، داواکارین لە کۆمسیۆنی مافی مرۆڤی سەر بە نەتۆ یەکگرتووەکان لەم کەیسەدا خاوەن ڕۆڵ بن و لێپرسینەوە لەگەڵ حکومەتی تورکیا بکەن، بە پێچاوانەوە کاری بێلایەنی لە کەیسەکانی مافی مرۆڤ لەلایەن ئەو ڕێکخراوەوە دەکەوێتە ژێر پرسیارەوە. سێهەم، لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان لێکۆڵینەوە لەم بابەتە بکەن و ئیدانی بکەن و ڕۆڵیان هەبێت. چوارەم، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهان و دام دەستگاکانی تایبەت بە مافی مرۆڤ ئەم پێشێ لە زەقەی بەرامبەر بە عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت بە ئاسایی نەبینین و چی دیکە چاوپۆشی لەم کەیسە نەکەن. خاڵی پێنجەم و کۆتایی، داواکارین لەگەلەکەمان لەم بەشەی وڵات لە بەرامبەر ئەو پێشێلکاری بەرامبەر بە ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت بێدەنگ نەبن و هەر کات پێویست بکات لەسەر شەقام بن بۆ دەربڕینی ناڕزایەتی. ئێمە هەر لە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیە نیەتی ئەوەمان هەیە کە ئەو بەیاننامەیە کۆپی بکەین و بۆ CPT بنێرین، پەیوەندیمان لەگەڵ ئەواندا هەیە و لە کاتێکی نزیکیشدا جگەلەوەی کە بۆ CPT ئەنێرین بۆ زۆربەی زۆری دام و دەستگاکانی تایبەت بە مافی مرۆڤ و لێکۆڵینەوە لەو کەیساناکەین، لە هەمان کاتیشدا ئێمە بۆ خۆمان ڕاستە و خۆش
پەیوەندیمان لەگەڵ پارێزەرەکانی بەڕێز ئۆجەلاندا هەیە لە گفتوگۆ هەماهەنگیشداین لەگەڵ ئەواندا. ئایا بەڕێز ئۆجەلانی بینیوە یان نا؟ و ئەگە نەشی بینیوە هۆکارەکان چی بووە کە نەیتوانیوە بەڕێز ئۆجەلان ببینێ؟ چونکە گومانەکان زۆر گەورن لەسەر ئەوەی کە CPT بە بێدەنجی دوای سەردانەکەی ڕاستەوخۆ هیچ ڕوونکردنەوەیکی نەداوە. بۆ یەکێ لە خاڵە سەرچەکانی ئێمە داوامان کردو و ڕاستەوخۆ پەیوەندیش بە CPT ئەکەین بۆ ئەوەی بۆ تەواوی دنیا ئەو بابەتە ڕوون بکاتەوە کە هۆکار چییە نەیتوانیوە بەڕێز ئۆجەلان ببینێ و هۆکاریش چییە کە بێدەنجی هەڵبژاردووە لەو سەردانەیە. لە ڕابردوودا وەکو ئیزافەیەک بۆ کاگەژار لە ڕابردوودا لە ماوەی 2 مانگە CPT راپۆرتەکانی بۆ ڕای گشتی ڕاگەیاندووە. ئەم جارە ئەڵێ 6 مانگمان پێویستە بۆ ئەوەی کە بەڵێ ئەم جارەیان ئەڵێ 6 مانگمان پێویستە بۆ ئەوەی کە دۆخی ئۆجەلان و زیندانیەکانی ترکە لەگەڵ بەڕێز ئۆجەلاندان چەند زیندانێکی تری لەگەڵدایە ئەڵێ لە دوای 6 مانگ ئێمە ئەمە ئاشکراکەین کە ئەمەیە زیاتر گومانەکانی لای ئێمە و لای پارێزەرەکانیشی دروست کردووە. بۆچی لە ڕابردووە 2 مانگ بووە بۆ ئێستا 6 مانگە؟ پێمان وایە ئەو تەوقیتانە بە پێی خواستی تورکیادا ڕێژراوە.